بناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاتان لێبێ لە بەرنامەیەم جارێ جێوار لە بناری چیای گڵەزەرد و کێوەڕەش لە دەربەندی ڕانی و لە پانتایی دەشتی بتوێن شوێنەوارێکی مێژوویمان هەیە کە ئەمڕۆ پێوترێ گردی شمشارە شوێنەواری شارێکی دێرینی کوردستانی کۆنا هاتوین سەردانێک یان گوزەرێکی مێژووی بە ڕابردوو و پێکهاتە و جوگرافیای گردی شمشارە بکەین کەوا یەکێکە لە گرنگترین یا خۆ یەکێکە لە شوێنەوارە زۆر گرنگ و مێژوویەکانی کوردستان کە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی با بڵێن لە دەربەندی ڕانیەدایە بەو هیوایەن هاوڕێ و هاوسەفەرمان من تاوکو بتوانین ئامە گوزەرێک بە مێژوو بە ئەو مێژووە نووسراوەی دەربارەی گردی شمشارە و یاخود ئەو نووسینانەی دەربارەی گردی شمشارە کراون تا ئێمەش لە نزیکەوە گردی شمشارە ببینین وەروها ئاشنایەک لەگەڵ گردی شمشارە و شوێنەواری گردی شمشارەیە پەیدا بکەین. یەکمان هەڵکەوتەی جوگرافیایی شوێنەواری مێژوویی یان با بڵێن گردی شمشارە ئەمڕۆ 7 کیلۆمەتر لە باشووری خۆرهەڵاتی شاری ڕانیەدایە یان ئەو جوگرافیایی ئەمڕۆ پاشماوە شوێنەواریەکانی گردی شاری شمشارەی کۆن یاوەخود گردی شمشارە لە ئێستادا لە بەرامبەر دەربەندی ڕانیەدایەوە گەبینن لە پشتی منەوە شاری ڕانیە کە لە دەستە ڕاستمدایەوە هەروەها کێوەڕەش و گڵازەردەش با بڵێن لە دەستە چەپی مندا لە پشتەوە لەم پانتایە فراوانەی دەشتی بتوێنە ئەبینین هەڵکەوتی جوگرافیایی با بڵێن ئەو شوێنە مێژوویی کافێ و تێگردی شمشارە لێرە هەڵکەوتووە بۆ بێگومان ئەگەر هەر لە ئەمڕۆشا باس لە هەر چۆن هەڵکەوتە جوگرافیایەکەی ئەمڕۆ حاڵەتێکی زۆر تایبەتە هەر هەمان ئەو پێک هاتە جوگرافیایە گونجاوەشی وای کردووە ئێرە هەڵکەوتەیەکی ژیان بێت کەوا لە چەند هزار ساڵێک لەمەوە بەرەوە جێگەژیان بێ ئەبینین لایەزال ئێستاکەش تەنها 7 کیلۆمەتر لەو شوێنەی کەوا چەند هزار ساڵێک بەر لە ئێستی تەمەەن شارێکی کوردستانی بووە ئێستا شاری ڕانیەمان هەیە بۆچی لەبەر بوونی کۆمەڵێک هۆکاری گونجانی ژیان چ ئەو دەشتە پان و بەپیتە و یاخود ئەو سەرچاوە ئاویانەی کەوا لێرە هەن ئەو پەناگە گرنگە سروشتیانەی کە وەکو چیاکان کە پشتیوانێکی گرنگی دانیشتوانی کۆن و بگرە ئەمڕۆی کوردستانیشن وا دەکا بینین لێرە هەرچەنە خودی جەوەکە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و وەروە لە وەرزێکی زۆر جوانیشە هاتین بەڵام ئەبینین کانیاوەکان پڕن گۆماوەکان پڕن لە ئاو دەریا و ڕووبارەکان هەمووی جۆرێک لە جۆرەکان خاوەنی ئاوێکی زۆرن دەشتەکان هەمووی سەوزن چاکان بە گوڕوتینەوەن و هەروەها بینی شوێنەواری مێژووی گردی شمشارەش بە هەمان شێوەی ئەوان لێرەیە هەڵکەوتووە یان بە شێوازێکی تر ئەگەر بیتە شاری ڕانیە لە ڕانیەوە دەرچی بیتە دەربەندی ڕانیە ڕاستەوخۆ لە دەستە ڕاستی دەربەندەکەدا لە کەنار ئاوی دەربەندی ڕانیە بەرزایەک هەیە تەپێک هەیە کە لە ئێستادا درێژکاوی گردی باڵێن شاری کۆنی شمشارە دابەشی دوو گرد بوو یاخۆ دوو بەش بووە یان لە دوو شوێناکەوە شوێنەواری گردی شمشارە دەرکەوت و یەکێکیان ئەمە یەکەوە هەر ڕاستە خۆ دێتە ئێرە بۆ بەشی دووەمیشان ئێستا بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دوکانەوە کە ئێتەوە دەربەندی ڕانیژیان خۆت کاریگەری لەسەر ئاوەکەی دەربەندی ڕانیژدانێ کەمێک ئەو گردا با بڵێن لە ڕووی جوگرافیاییەوە هەرچەنە بەرزترە لە ئاستی زەوی دەوروبەری بەڵام دیسانیشەوە ئاو دایە پۆشێ بەس ئەگەر لە دوورەوە سەیری ئەم بەشە بکەین ئەبینین شوێنەواری گردی شمشارە لە ئاست زەوی دەوروبەرەکەیە لە بەشی یەکەمی شوێنەواری گردی شمشارە لە ئاست زەوی دەوروبەری یەکەیە کەمێک بەرزترە بۆی ئەمەش پاشماوەی ئەو شوێنەوار و شارە کۆنەیە کە لە کۆناماوەتەوە توانین بڵێن یەکێک لە هەرە گرنگترین گردە مێژووی و شوێنەوارەکانی کوردستان گردی شمشارەیە لە دەربەندی ڕانیە.
بتماگەر ئاماژەیەکی کورت و پۆخت بە مێژووی شوێنەواری گردی شمشارە بدەین لە نێوان ساڵانی 1950 بۆ 58 شوێنەواری گردی شمشارە دۆزرێتەوە یاخود لەلایەن تیمێکی داریمارکی تەمەن بە هاوکاری دایری ئاساری عراقی بۆ یەکەم جار هەست بەوە کرێکە ئەم شوێنە مێژوویە شوێنەوارێکی دێرینە لە ئەنجامی ئەو کنەوپشکنینانەی ئەوان ئەنجامی دەدەن کە لەو سەردەمەیاوە بڵێن لە 58 بڵاوی دەکەنەوە ئەوەمان بۆ دەرەکەوەیەکەوە ئێرە کۆمەڵێکی زۆر نووسراوی کۆنی تا دۆزرێتەوە نووسراوەکان کە پیان وترێ تاتە قوڕەکان واتە لە کۆنا لە باتی کاغەزەکان کە هاتوون کۆمەڵێک پارچە قوڕی لە شێوەی خشتی بچکۆلانە دروست کردو نووسینیان لەسەر کردو ئەمانش ڕێژەیەکی زۆر کە بە پێی نووسراوەکان ئێرە بە زیاتر لە 130 تا 150 پارچەی نووسراومان لە شوێنەواری گردی شمشارە دۆزراونەتەوە کە مێژووی کۆنتتر ئەلەمانە باسەکرێ لە نێوان ساڵانی 1970 کە گەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووری کۆن کەوا بۆ دواتریش بەپێی دەورانەکانی تریش لێرە شوێنەوار نووسینەکان باس لە شاری شمشارە دەکەن لە ناو نووسینەکانە ئێرە بە شمشارە ناوهێنراوە وەروەها باسی لەو ئاڵ و گۆڕی و بازرگانی و یان دەسەڵاتدارەتی ناوچەکەیەکە ئەمەش وای کردووە با بڵێن مێژووەکەی ناوچەی گردی شمشارە گرنگیەکی تایبەتی هەبێت لەبەرەوەی بەڵگەی نووسراو لە سەردەمی ئاشووری دۆزراوەتەوە لێرە بێگومان نابێت ئەوەمان لە یاد بچێ بەپی مێژوو ئەو هەڵکۆڵینانەی کەوا و دوای ئەوەش لە ساڵی 1950 با بڵێن هەشتەوە کە ئێرە هەڵکۆڵین لەسەرەکرێ تا ساڵانی 2012 هیچ جۆرە لە کۆڵینەوەیەک لێرە ناکرێ لەبەر وە دوایەوەی لە ساڵانی 1954 تا 50 بەنداوی دوکان دروستەکرێت تەمان ئاوێکی زۆر گلە درێتەوە بەرەبەرە پاشماوەی گردی شمشارە کەوێتە ژێر ئاوی بەنداوی دوکانەوە بینین ئێستاکەمە لە جەزیرەیەکی یان لە باڵێن لە شوێنێکی چواردەورەکەی ئاوە کە بەشێکی تری شوێنەواری گردی بەکراوەیە بۆیە لە 2012 هەمان تیمی دانیمارکی کە دێتەوە هەڵکۆڵین لەسەر هەمان گردی شمشارەکە ئەوەمان پێ دەڵێ گردی شمشارە بە درێژایی سەردەمی چاخی بەردینی با بڵێن نوێەوە لە 10,000 ساڵ بەر لە زاینەوە حتاوەکو دەورانی هاتنی با بڵێن فەترەی ئیسلامیش کێمە لە زانستی شوێنەوارناسی هەمانە بەڵگەی شوێنەواری هەیە لە چینی سەرەوە تا چینی سێ دەورانی ئیسلامیە با بڵێن تەبەقاتەکانی ژێرتر ئەو خژیان هەبوو گوێران بۆ دیسان لەسەری بنیاد نراوەتەوە بەم شێوەیە هەتاوەکو سەردەمی ئاشووری وەروە سەردەمی چاخی بەردینش یان بە معنایەکی تر بە شێوێزێکی زۆر بە کورت و گەر بە پوختیش ئاماژەی پێ بکەین مێژووی شوێنەواری گردی شمشارە لە دەربەندی ئێرانیا کە لە ساڵی 1958 ئەدۆزرێتەوە کۆنترینەکەی لە سەردەمی چاخی بەردینەوە دەست پێیەکە و بەبێی ئەو نووسراوە تاتە قوڕانەشی لێرە باسکراون دۆزراونەتەوە گەڕێنەوە بۆ سەردەمی ئاشووری کۆن بە نزیکەی 1970 یان لە هەندێک لە نووسراوەکانە گەڕێنەوە بۆ سەردەمی 1912 1970 کە ئەمانە ئەو کاتە سەردەمی ئاشووری یاخود دەسەڵاتدارەکانی شاری شمشارە لەگەڵ لەسەر شانە شەمشی ئەدەدی یەکەم کەوا لێرەیە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک داواکاری و کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە نووسینەکانە هەیە کە ئەمەش بوونەتە بەڵگەیەکی مێژوویی تۆمارکراوی با بڵێن حاشا هەڵنەگری شوێنەواری گردی شمشارە چونکە زۆربەی مێژووەکان زۆربەی گردەکانی تر کەمترین نووسینیان تێ دۆزراوەتەوە بەڵام تەنها لە شوێنەواری گردی شمشارە لە 128 تا 150 پارچە نووسراو هەیە کە هەمویان باس لە ئاڵوگۆڕ و هێزی سەربازی و هاوکاری و ململانێ و فەرمانی سەربازیەکان و فەرمانی پاشایەتەکانی ناوچەی شاری شمشارە و هاوسەردەمی دەوڵەتی ئاشووری و ئەوانە کە لە مرکزی حکومیان تاڕادەیەک ئێستا لە ناوچەی باشووری عێراق بووە بەم شێوەیە ئەوەمان بۆ ڕوونە بێتەوە کەوا گردی شمشارە گردێکی مێژوویە خاوەنی مێژوویەکی دێرینە هەیە هەر لە دەورانی ئیسلامیەوە بۆ دواتر دەورانی زاینی و دەورانی پێش زاین و وەروە دەورانی حتا پێش تاریخیش لە چاخی بەردینەوە ئێرە هۆکارێک بوو بۆ ژیان و ئەتوانین بڵێن ئێستاکەش نەک هەر ئەبینن من لێرەوە ڕانیم زۆر بە جوانی دێوە دیارە خەڵکی ئێرە خەریکی ڕاوەماسین ینی ئەولەویەتی ژیانە هۆکاری ژیانە ڕەنگە 1000 ساڵی تریش بیتەوە گردی شمشارە بێگومان ئەمڕۆی گردی شمشارە مێژوویەکی درێژکراوەی هەمان ئەو مێژووە 10,000 ساڵی بەر لە ئێسەی تەمەنە بۆ هیوایە
ئێرە بپارێزرێت چکە هەچەنە بەرەبەرە کەوێتە ژێر ئاو نامێنێ یاخود پاژماوەی شارێکی دێرینی کوردەواری لە شارێکەوە کۆمەڵێکی زۆر بەڵگە و فخاریات و گۆزە و نووسینی تیا دۆزراوەتەوە بەرەبەرە بەهۆی بەرزبوونی ئاستی ئاوەکە خەریکە ئیتر دیار نامێنێ یا خۆت بەرەبەر هەر ڕۆژە کاریگەری لێواری ئاوەکە شوێنەواری شمشارەمان بۆ ئەشواتەوە. قەڵاتگەی دەربەندە قەڵاتگەی دەربەندیش هاوشێوەی شوێنەوارەکانی تری کوردستان و شوێنەوارەکانی دەربەندی ڕانیا شوێنەوارێکی مێژوویە قەڵاتگەی دەربەند کە تا ڕادەیەک مێژوەکەی تازەترە لە گردی شمشارە بەپێی کۆتا لێکۆڵینەوەکان کە ساڵی 2012 تیمێکی بریتانی لە قەڵاتگەی دەربەند ئەنجامیان داوە کە هەرچەنە تاکو و ئێستاکە بە فەرمی ئەنجامە زانستیەکانی هەڵکۆڵینەکەیان بڵاو نەکردوێتەوە بەڵام بەپێی پاشماوە فخاریەکان و بەشێکی تری لەو زانیارانەی لەسەر قەڵاتگەی دەربەند هەیە کە گەڕێنەوە بۆ دەورانی ئەشکانی و هەزارەی با بڵێن سەدەی یەکەم و دووەمی بەر لە زاین ئەوە بێگومان قەڵاتگەی دەربەندی یەکێکە بێت لە شوێنەوارە مێژوویەکان کە لە دەربەندی ڕانیەیە با بڵێن پێگەیەکی هەیە گرنگیکی تایبەتی خۆی هەیە کە ئێستاکەش خۆشبەختانە پاژماوێکی زۆری ماوەتەوە بۆ هیواین خەڵاتگەی دەربەند هاوشێوەی شمشارە و شۆبەی شوێنەوارەکانی تری ناوچەکە کە ئێستاکە بەداخۆ تا ڕادەیەک بەرەو لە ناوچوونەچن بپارێزرێن و ئاوەڕیان لێ بدرێتەوە. وەک لە باسی مێژوو باسمان کرد شوێنەواری گردی شمشارە تەوان تەبقاتە بۆیە پێکهاتەکەی تا ڕادەیەک ئالۆزە بەڵام بە شێوازێکی گشتی گردی شمشارە پێک لە ڕووبەرێکی 800 مەتری واتە ئەو شوێنەوارانەی ئەمڕۆ بە گردی شمشارە ئەناسەریها خود ڕووبەری گردی شمشارە 800 مەترە لە کەناری با بڵێن ئاوی دەربەندی ڕانیە و گردی شمشارە لە ئەمڕۆدا دابەشی بە شێوەیەکی گشتی با بڵێن شوێنەوار و پێکهاتەکەی دابەشی دوو بەژووە کە بەشی سەرەکی لێرەیە وەروەها بەشەکەی تریشی کە ئێستا بە شێوازە وەکو جۆرێک لە جەزیرەیەکی بچکۆلانەی لێ هاتووە ئاوی دەربەندی ڕانیە دەوری داوە دواتر ئەچینە لای وەک لە تۆمارەکانە باس لە گردی شمشارە ئەکرێ بە شێوەزێکی گشتی گردی شمشارە بە نزیکەی 19 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزەواتە تا ڕادەیەکی ژەبینی بۆ 8 بۆ 9 مەترێک لە ئاستی زەوی ناوچەکە بەرزترە بەڵام بە شازێکی گشتی 19 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە لە ڕووی پێکهاتەوە بەرزە بەدەر لەوەش تەواوی با بڵێن خودی گردەکە ئەوەی گردەی ئێستا لێرە هەیە 6 مەترێک دەبێ ئەمە لە ڕووی ئەندازە و پێکهاتەی شوێنەواری گردی با بڵێن شمشارەوە ئەوەی گرنگە لێرەیە ئەو مێژووی کە باس لە گردی شمشارە ئەکرێکەوە لە با بڵێن ئاماژەمان پێدا لە دەورانی سەردەمی چاقی بەردینی نوێەوە هەتا وەکو دەورانی ئیسلامی ئەمانە هەر کامێکیان ژیان لێرە بەردەوام هەبوو ئەو تەبەقات و چینانە یەک لێ دوای دروستەکە وای کردو تا ڕادەیەک پێکهاتەی شوێنەوارەکە جۆرێک لە جۆرەکان ئاڵۆزی یاوە خۆت تێکەڵیەک و تێکچوونێک پێوەی دیارە ئەمەژە بینین لێرە مەسەن بیناسازیمان هەیە کە بیناسازیەکان بەشێکیان بە بەرد و قڕ دروستکراون یاخود ڕێژەیەکی زۆر ئەلەم خشتانە کەوا ئەگەر خشتێکی کامل پێش ئەوەی بشکێ ئێمە وەری بگرین تا توانە بڵێم 40 سانتیم بە 40 سانتیمێکەکەوە بە گڵی سوور دروستکراوە و هەروەها سووریش کراوەتەوە کەوا کوالەتیەکی زۆر زۆر بەهێز و باشی هەیەکەوە پێکهاتەی شار یاوەخود پاشماوە بیناسازی و شوێنەواریەکانی گردی شمشارە بە ڕێژەیەکی زۆر لەم جۆرە لە خشت یان کاشی ناوبنین هەر کەرەستەیەکی بیناسازی لە گردی شمشارە لەم جۆرە لە مەوادیان بەکارهێناوە بەدەر لەوەش با بڵێن ڕێژەیەکی زۆر زۆر پارچەی گۆزە و فخارەتمان هەیە بینین ئەگە سیر بکەین لە ئێستاشا لە ئەرزەکەیە یان لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینانەی کەوا لە مێژوودەکە باسمان کرد کە لەم چەند ساڵانەی پێشووترا کراون ڕێژەیەکی زۆر زۆر لە فخاریات دۆزراوەتەوە ئەمە سەرڕای ئەوەی
کە هاوشانی ئەو فخاریاتە هەموو ئەو مێژووی کەوا دەربارەی با بڵێن کە شوێنەواری گردی شمشارە باسەکرێ ئەو تابلێتە قوڕینانشکەوا باسمان کردکەوە دۆزراونەتەوە هەمووی لە مادەی هەمان ئەو مادەیەکەوە خۆڵەکان هێناوە و پاش بێژنکردنی و خاوێنکردنەوەی و هەروەها شێلانی و نووسین لەسەری و سوورکردنەوەی بۆی نووسینەکان بۆ ماوەیەکی درێژ بمێنەوە بە شێوازێکی زۆر گشتی و بە کورتی و بە پوختەکەی لە ڕووی پێک هاتەوە شوێنەواری گردی شمشارە ئێستاکە بریتێ لە دوو بەرزایی یەکێکیانەکەوێتە کەناری ئاوەکە و یەکێکشانەکەوێتە ناو ئاوەکە و وەروە ڕێژەیەکی زۆر لە بیناسازی و خشتی سوورۆکرا و پارچەی گۆزەی فخاریات و وەروە تابلێتی نووسین کە خۆشبەختانە ئێستاکە پارێزراون و وەروە نووسینەکانیشان بە شێوازێکی زۆر باش خوێنراونەتەوە کەوا باس لە لایانی سەربازی و ناوی شار و هەروەها کۆمەڵێک زانیاری لەسەر ئاڵ و گۆڕ و حاڵەتی ئەمنی لە دەورانی دەسەڵاتدارێتی ئاشووری و وەروەها دواتریش بازەکان لەم ناوچەیەکەوە شارێک بەو گەورەی و پێک هاتەیە هەبووە کەوا ئێستاکەژە بینین بچوو بووەتەوە بۆ شارێکی بچکۆلانە یاخود لە چوارچەوەی پێک هاتەی گردێکی بچکۆلانەیە دەرەکەوێت بەڵام دیسانیشەوە ئەمەوێت لێرە بڵێن بەڕاستی تانەی تێرە و تا ئەو هەموو پاشماوە شوێنەواری ئەو هەموو فخاریاتی ئەو هەموو تابلێتە نووسراوانەی کەوا لەم گردەیە دۆزراونەتەوە دەرناکەوێتەوە شوێنەواری گردی شمشارە یاخود شاری شمشارە کە چەندە شارێکی گرنگ و ستراتیژی بووە کە ڕاستەوخۆ لە بەردەمی دەربەندی ڕانی ئێستادایە کە ئەمەش لە باسی جوگرافیاکە باسمان کرد هەڵکەوتە جوگرافیاکەی زۆر زۆر گرنگ بووە وای کردووە کەوا پێگەیەکی گرنگی باشی لە کۆنا هەبوو بێ و بێگومان ئەمڕۆژ ناوچەی شمشارە کە ناوچەی دەربەندی ڕانیە کا یاخود ئەو شوێنە جوگرافیایی کە ئەمڕۆ بە ناوچەی ڕانی و بتوێن و وەروەها بە پشتەر و سەنگەسەر و تەواوی ناوچەکەی ئێرە لێرە هەیە خاوەنی کۆمەڵێکی زۆر شوێنەواری مێژووی یاخود کۆمەڵێکی زۆر حتا لە مێژووی نوێگە لە کەشمانە خاوەڵی کۆمەڵێک لە داستانن بە جۆرێک ئێستاکە ئەم شوێنەی کەوا ئێمە لین بەدەر لەوە کە ڕاستە پێوترێ دەشتی بتوێن و ڕانێ وەڵام پێشوتێ دەواازەی ڕاپەڕین کەوا ڕاپەڕینی ژێکێکە لە مێژووی نوێگەلەکەمان کەوا دانیشتوانی هەرێمی کوردستان سەراپا دژی ڕژێمی پێشووی دیکتاتۆری عێراقی ئەنجامیاندا ئەمە واکاتکەوە ئەو پێک هاتە و بوعدە مێژوویەی ناوچەکەیە ئەمڕۆژ لە خوێنی لاوانی وڵات و لاوانی ناوچەکەیە هەرماوەتەوە بۆ هیواین ئێرە پارێزراوتر بێت و وەروە ئیشی باشتریشی بۆ بکرێت کە خۆشبەختانە هەنێک زانیاری و لێکۆڵینی و باش لەسەر گرد و شمشارە کراون. باس لە پێکهاتەی شوێنی گردی شمشارەمان کرد ئەبینێن بەشێکی کە لە دەستەڕاستی دەربەندی ڕانێدایە و بەشەی تریشی بە دیوێک خۆشبەختانە بۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئاوی بەنداوی دووکان کەوا ڕاستەوخۆ کاریگەریشی لەسەر هەموو ئەو لێوار و قەراغانەی ئاوەکەی دەربەندی ڕانێش هەیە و بە حکمی هەڵکەوتە جوگرافیایەکەی گردی شمشارە وەگە بینێکەوێتە کەناری ئەو با بڵێن ئەو ئاوە ئەو گۆماوە ئەو ڕووبارەی کەوا لێرە هەیە بەم شێوەیەوا دەکا ئێستا چواردەوری گردی شمشارە کەوا بەرزی لە ئاستی ڕووی تاڕادەیەک گردەکانی ترەوە بەرزترە بەڵام بە شێوەیەکی جەزیرەی لێ هاتووە گەبینین لە پشتەوە دەرەکەوێ ئاو دەورەی داوە بۆ ئەگەر بمانەوێ بچینە ئەوێش دەبێت سوودوەر بگرین لە کەرەستەکانی هاتوچۆی ناو ئاوی تا بتوانین بگەینە ئێرە ئەمەش ئەبێتە بەشی دووهەمی یاخود تەواوکەری ئەو شوێنە مێژوویەی گردی شمشارەکەەوە ئەو پاشماوە شوێنەواریانە وەک لە باسی مێژوودا باسمان کردەوە و پاشماوە شوێنەواریانە لێرە ئەدۆزرێنەوە لە ئەنجامی هەڵکۆڵینانێکەوە باسکران ئەبینن ئێستاکەش لە یازال قەراخی
یان با بڵێن ڕۆخی ڕووبارەکە لێوارەکانی پڕێتی لە پارچە گۆزە و فخاریات و کامانش هەموو بەڵگەی شوێنەواری و مێژووی و دێرینی شاری شمشارە و شوێنی شمشارە بۆیە توانین بڵێن درێژەی بەگشتی کۆی پێگاتەکەی کە وەک باسمان کرد لە 800 مەترایە وەروە ئەم گردەی ئێرەش تەواوکەری گردی شمشارەیە یاخود تەواوکەری ئەو شوێنە مێژوویەیە کەوا بە گردی شمشارە ئەناسێ کە لێرەیە ئێستاکە بەهۆی بەرزبوونەوەی ئاوەکەوە بەشێکی زۆری خەراخی گردەکە داپۆشراوە ئاودای پۆشیوە ممکنە ئەگەر ئاوەکەش زۆرتر بێ یان با بڵێن ڕێژەی بارانبارین لە هەر وەرزێکا بێت هەر ساڵێکی تریش بێت بەرزبوونەوەی ئاستیاوەکە زیاتر واکە زیاتر لێوارەکانی بشارێتەوە هەرچەنە بە بەراورد بە گردەکانی تا ڕادەیەک بەرزترە گردی شمشارە کرێت لە کۆنا بەم شێوەیە نەبوو بێ ئێرە گۆڕانکاریەکی لە بەهۆی ئەو دروستبوونی بەندا و شتەوای کردو پێکاتەکەی بگۆڕێ و هەروەها لێرەش ئەم شارە وەروە پاژماو شوێنەوارەکانی بکەونە ژێر ئاوی بەنداوی دوکان. چوار هزار ساڵ بەر لە ئێستەی تەمەن شوێنەواری گردی شمشارە شوێنی شارێکی گرنگی دانیشتوانی کۆنی کوردستان بوو. ئەمڕۆ لە بەشێک لە شارە کۆنەکەی شمشارە کە بە گردی شمشارە ئەناسرێ لە ناو ئاوی دەربەندی ڕانیا پرۆگرامی ئەم جارەی جێوار تەواوەکەین بۆ ئومێدی ئەوەی توانی بێتمان گوزەرێکی مێژووی بە شوێنەواری گردی شمشارەیە بکەین و ناسیاویەک لە نێوان بینەرانمان و شوێنەوارە مێژوویەکانی کوردستان و بە تایبەت گردی شمشارەیە دروست بوو بێ تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرە و من لە ڕێگەی قایەقێکی بچکۆلانەوە جەزیرە بچکۆلانەکەی گردی شمشارە بەجێ هێڵم.